لە ماوەی زیاتر لە 10 ساڵی ڕابردوودا بەغداد بە چەندین شێوە ڕاستەوخۆ مامەڵەی لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان کردووە. بەڵام لە ئێستادا جوڵاندنی پرسی پارێزگاکان لەگەڵ بەغداد بەتەنە پارتی نیگەران کردووە. بە گوێرەی زانیاریەکان جگە لە پارتی لایەنە کوردستانیەکانی تر بەتایبەتی کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەوەن ئەم دۆسیەیە کاری لەسەر بکرێت بۆ ئەو مەبەستەش ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کار لەسەر ئەو دۆسیەیە دەکەن. بەڵام پارتی دیموکراتی کوردستان زۆر نیگەرانە لەو دۆخە. ئەوەش لە کاتێکدایە تا ئێستا پارتی ڕایەکی ڕوونی لەسەری نییە بۆچی دژایەتی ئەم بیرۆکەیە دەکات و بە خیانەتی نیشتیمانی و لەتکردنی کوردستان وەسفی دەکات. لە ماوەی نزیکەی 4 کەسەدەی پەیوەندیەکانی نێوانی هەولێر و بەغداد بە چەندین شێوە مامەڵەی سربەخۆی لەگەڵ پارێزگاکان کردووە، بەتایبەتی لە دۆسیی ناردنی پشکی دەرمان و بەشە خۆراکی هاوڵاتیان و پترۆ دۆلار و ناردنی پشکی نەوت و مامەڵەکردن لەگەڵ فڕۆکەخانەکان. ئەوەش بەبێ گەڕانەوە بووە لەگەڵ ئاستی باڵای حکومەت لە هەرێمی کوردستان. لەم ماوەیەشدا هیچ کێشەیەک ڕووی نەداوە. ئەوەشی ئێستا بازەکرێت مامەڵەی ڕاستەخۆی مالی و دارایە لەگەڵ بەغداد کە ڕاستەخۆ وابەستەیە بە پرسی نەوتەوە لە هەرێمی کوردستان. بەڕای شارەزان پارتی بۆیە نیگەرانە لەم بیرۆکەی پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق چونکە کارتیە ناردەی نەوت بە شێوەی سربەخۆ کە ئێستا قۆڕقی کردووە و لە چنگی نێچیروان بارزانی سەرۆکی حکومەت و ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان دەردێنێت و داهاتەکەی دەگەڕێنەوە بۆ گەل کە لە ئێستادا خواستی ئەوەیان هەیە ئەم بیرۆکەیە سەرنەگرێت و نەچنەوە بۆ بەغداد. هاوکاتی ئەوەش هەناردەینەوت بۆ بەغدا جگەلەوەی مرکزێتی حکومەت هەرێم لاواز دەکات، هاوکات پارتی دەخاتە حاڵەتی گۆشەگیریەوە کە ئێستا ترسێکی زۆرەیە لەلایەن بەرپرسانی ئەم حیزبەوە ئەم دۆخە ڕوبەڕووی پارتی بێتەوە بەتایبەتی دوای شەڕی مووسڵ. ئایندەی بیرۆکەی مامەڵەکردنی ڕاستەخۆی پارێزگاکان لەگەڵ بەغداد ئەگەر بێت و ببێتە یاسا لە پەرلەمانی عێراق ئەوە بەڕای چاودێران ئەزمونێکی خراپ بۆ حکومەتی هەرێمی کوردستان تۆمار دەکات، هاوکاتیەوەش بە تەواوی پێگەی حکومەت لاواز دەکات.